لەژێر چاودێری و بە ئامادەبوونی دکتۆر ئالان حەمەسەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و مامۆستا لوقمان سەعید سەدیق بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر فیستیڤاڵی شێوەکاری و کاری دەستی کۆلاج بۆ 13 باخچەی منداڵانی ناحکومی کرایەوە. سیانزە باخچە لە سنووری بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر ئەمڕۆ فیستیڤاڵیان هەبوو. کاری دەستی ئەو منداڵانەی قۆناغی یەکەم و قۆناغی دووەم لە باخچەکان خرایە ڕوو. هەمیان ڕێکەوتبوون لەسەرەوەی کە فیستیڤاڵەکان لێرە بێت لە باخچەی منداڵانی باڵا بێ و کارەکانیان کاری جوانە و سوپاسیان دەکەن. بۆیە ئێمە لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و لە پارێزگاکانیش هەمووان تەرکیزمان لەسەرەوەیە کە چۆن گرنگی بدەین بە کارامەیی و بە توانای منداڵان لە باخچەی منداڵانەوە. لە باخچە حکوومیەکان ئەم فیستیڤاڵانەمان ئەنجام داوە بە گروپ و لە باخچە ناحکومیەکانیش ئەم فیستیڤاڵانە ئەنجام درراوە بە گروپ. کارێکی باشەوە هەندێک جاریش بە هاوبەشی کەرتی حکومی و کەرتی تایبەتیش بەیەکەوە کارەکانەکەن. واتە بە سێ جۆر ئەم باخچە حکومیەکان خۆیان بەتەنیا، باخچە ناحکومیەکان بەتەنها و هەروەها بە هاوبەشیش نێوان حکومی ناحکومی کارەکان ئەنجام دەدەن. کاک دکتۆر تا چەند وەزارەتی پەروەردە پاڵپشتی ئەو قوتابخانانە دەکات کەوا فیستیڤاڵێک یاخود بەرەمی شوونەریان فیستیڤاڵانەی کە توانای قوتابیان نیشانەدەن دەبێتە مایە ئاسوودەیی بە خێوکارەکانیشان، دەبێتە مایە ئاسوودەیی هەموو ئەوانەی کە پەروەردکاریشن بەڕاستی، چونکە گرنگە لە ساڵێکی خوێندنە چالاکی جۆری هەبێ و چالاکیانە لە سنووری کاری پەروەردەیی نەترازێ بۆ دەرخستنی تواناکانی مناڵان بێ، وەڵام بە هەمان کاتیش بە تایبەتی لە باخچەی مناڵان گرنگە کاری تەرفیهی و گەشەکردنی لایەنی هیزری قوتابیان لەوێ بخرێتە ڕوو دەستی پێ بکرێت، چونکە قۆناغێکی گرنگە بۆ قوتابیان. بەڕێوەبەری چالاکی قوتابخانەکان کە سەر بە بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێرە ساڵانە کردنەوەی ئەم فیستیڤاڵانە لە ئەستۆ دەگرن کە توانا و بەهرەی قوتابیان تێدا نمایش دەکرێت و ئاستی توانای قوتابیان نیشان دەدەن. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی و هاندانی مامۆستا و قوتابیانی بە گرنگ زانی و هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ خواستن. بەڵێ ئەمڕۆ بە سەرپەرشتی بەڕێوەبەری چالاکی قوتابخانەکان لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر بۆ باخچەی ناحکومیەکان سنووری بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر پێشانگایەکی شێوەکاری و کۆلاج کراوە بۆ 13 باخچەی ناحکومی کە بەشداریەکی باشیان تێدا کردبوو. دەست و پەنجەی منداڵەکان لەناو ئەو پێشانگایان زۆر بە جوانی بەدیار کەوت بوو، گرنگێکی تایبەتی پێدرا بوو لەلایەن مامۆستایانی بابەتەکان کە ئەوە خۆی لە خۆیدا گرنگیدانە بە پێشکەوتنی وانەکانی هونەری لە باخچەی منداڵاندا. وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر تا چەند هانی مامۆستا و قوتابیانە دەن کەوا فیستیڤاڵێکی لەو شێوەیە دەکەنەوە؟ بەڵێ سەبارەت بەو بابەتە ئێمە لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر بەپێی ئەو بەرنامانەی لە بەڕێوەبەری چالاکی قوتابخانەکان دانراوە بۆ ماوەی 2 ساڵە گرنگێکی تایبەت بە کارە هونەریەکان بۆ پەروەردەی هونەری دەدەین لە ناو قوتابخانەکان و لە ناو باخچەکانیشدا بۆ ئەوەی زیاتر قوتابیان لە پاڵ وانە زانستیەکان بتوان وانە هونەریەکانی خۆشیان پەرە پێ بدەن و دەستی کارامەییان لە وانەکان دیار بێت.
ئەمڕۆ بە ئامادەبوونی ڕێزار جەنابی وەزیری پەروەردە دکتۆر ئالان حەمەسعی ساڵح بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بەڕێوەبەراتی چالاک قوتابخانەکان پێشانگای شێوەکاری و کاری دەستی و کۆلاج بۆ 13 باخچەی منداڵانی ناحکومی لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر دەکاتەوە. ئاماز لەو پێشانگایە دەرخستنی بەهرە و توانای منداڵەکانمانە و ئەو پێشانگای ئەو ساڵەمان زۆر جیاوازە لەگەر پێشانگاکانی تر هەوڵماندایە بابەتی تەکنەلۆژیا هەروەها بابەتی کاری دەستی و ڕسایکلین تێکەڵ بە پێشانگاکە بکەین بە ئومێدی سەرکەوتن لە بەهۆم لایەک. ماوەستە دەمەوێت پێم بڵێ وەزارەتی پەروەردە تا چەند پاڵپشتە بۆ کردنەوەی پێشانگایەکە لە هەر قوتابخانەیەک یاخود ڕەوزێ؟ بەڵێ ساڵانە ئێمە بەپێی ئەو بەرنامەی ساڵنامەیە کە لە وەزارەتی پەروەردە پێمان دەگاتن لەسەر ئەو بەرنمەیە کار و چالاکیەکان ئەنجام دەدەین لە 24 سەرجەم چالاکی پەروەردەی قەزاکان ڕادەوەسیتن بەڵام لەسەر ئاستی پارێزگەکان و قوتابخانە ناحکومیەکان بەردەوامی دەبێتن چالاکیەکان. بێگومان هەمیشە وەزارەتی پەروەردە پاڵپشت و سەپۆرتی چالاکیەکانمان بوونە، بێگومان هەمیشە وەزارەتی پەروەردە پاڵپشت و سەپۆرتی سەرجەم چالاکی هونەری و ڕۆشنبەریەکانی بەڕێوەبەراتی چالاکی قوتابخانەکان بووە. سەرەتا ئێمە بەشدار بووین لەم پێشانگایە کە ئەم پێشانگایە پێشانگای هونەری کۆلاژە و شێوەکاری مناڵانە لەگەڵ سیانزە مناڵە لەگەڵ سیانزە باخچەی منداڵان بەشدار بووین بە شێوەکاری منداڵەکان هەر باخچەیەک و عەرزی با بڵێم وێنە کێشانی منداڵەکانی خۆیان کرد بەبێ هیچ جیاوازی بینی مناڵەکان چ ئەوانەی کە پەروەردەی تایبەتن چ ئەو منداڵانەی کە منداڵی ئاساین هەموو کارەکانیان نمایش کرا زۆر بە جوانی. هەموو ساڵ بەشداری دەکەن یان ئەمە یەکەم جارە؟ نەخێر ئێمە با بڵێم ساڵێ ناساڵێ بەشداری دەکەین تقریبان هەموو ساڵێکیش ئێمە وەکو خۆمان باخچەی باڵا بەشدارم لەگەڵ باخچەکانی کە لە هەر پێشانگایەک بکرێت. خەڵکی پیر و پیرۆزی بۆ وڵات بابزۆزین شەو ڕۆژ بێ ئەپۆشین بۆ وڵات باپرۆشین شەو ڕۆژ بێ ئەپۆشین بۆ وڵات باپرۆشین ئێمە مناڵی جوانین ئاواتی نیشتیمانین ئێمە مناڵی جوانین ئاواتی نیشتیمانین کامرانی شادوانی کانەوەی کوردستانی کانەوەی کوردستانی تەواو. هەر بژی ئاتوش دەتوانی گۆرانێک منۆ بڵێ؟ باخچەی باڵا زۆر خۆشە بۆ پەروەردە پەرۆژە باخچەی باڵا زۆر خۆشە بۆ پەروەردە پەرۆژە مامۆستا بەخەوانە نرخی یاسە چاوانە مامۆستا بەخەوانە نرخی یاسە چاوانە گوڵی ئەندار و ڕستە جێگەی شوێنی بەهەشتە گوڵی ئەندار و ڕستە جێگەی شوێنی بەهەشتە مامۆستا فێری کردم هاستم بنوم سەر کوردم مامۆستا فێری کردم هاستم بنوم سەر کوردم بژی بژی کوردستان بەهوو تۆ ڕێزان بژی بژی کوردستان. کامەران تاهر کەناڵی پەروەردەی هەولێر.